سەربازی ونی ئەم جارە چیرۆکی چەندین پزیشکی خۆبەخش دەگێڕێتەوە. ئەوان وەک دۆستی ژینگە خزمەت بە ژینگە و سەوزایی دەکەن. خۆبەخشیان لە پێناو پاراستنی ڕۆح و دڵی ژینگە و ژێرخاک و خۆڵی ئەو شارەیە. سەرڕای ئەوەی پزیشکن کارێکیان پاراستی تەندروستی خەڵکە هاوکات خۆشەویستیان بۆ ژینگە لەو خزمەتە نایانوەستێنێ. هەموو زەحمەتێک دەکێشن بۆ مانەوەی ژینگەیەکی تەندروست و سەلامەت. ئەم خۆبەخشانە ڕێگر دەبن لە هەوڵی لەناوبردنی دار و درەخت و سەوزایی. پاشماوەکان لەناو دەبن و دەبنە داینەمۆی زیادکردن و پاراستی سەوزایی و ژینگە لە ژێر دروشمی دار و درەخت و سروش بۆ ژیانی مرۆڤە. ئێرە شاری سلێمانیە. لەو شارە خەڵکانێک و چەند ڕێکخراوێک هەیە کە بوونەتە تەواوکەری ئەرک و کاری حکومەت و ڕۆڵی بەرچاو دەگەڕن بۆ پاراستی ژینگە. لە بەرنامەی سەربازی ونەم جارە چیرۆکی سەرکەوتن و خۆبەخشی چەندین گەنجی خۆبەخش و خوێنگەرم دەگێڕینەوە کە چۆن ئامێز لە ژینگە دەکەن و وەک کۆرپەیەک خزمەت بە هەموو کوچە و شەقام و شوێنە گشتیەکان دەکەن. گروپی ژینگە دۆستی هەوڵی کۆمەڵێک دۆست و هاوڕێ بۆ پێکەوە کە وشیاریەکیان هەیە سەبارەت بە پرسە ژینگەیەکان و خەمی ژینگەی کوردستانیان هەبووە لە ڕوانگەی ئەرکێکی ئەخلاقی و وجودی خۆیانەوە دەستیان کردووە بەم گروپە پێکەوە لە هەوڵی تاکە کەسیەوە بۆ کارکردن لەسەر دروستکردنی فشار بۆ گۆڕین بۆ بڕیاری ژینگەیی و هەتا کارکردن لەسەر ئاستی نێودەوڵەتی بۆ چاکردنی ژینگەی کوردستان. یەکەم کارمان ڕاگەیاندنی هەڵمەتی ژینگە دۆستی بوو کە هەڵمەتێکی داهەفتەیی بوو لە ڕۆژی جیهانی ژینگەوە دەستی پێکرد. هەڵمەتەکەش شێوازێکی بوو کە مۆدێلی تاکە کەسی نیشانبا بۆ هەموو بوارێک هەفتەیەک دیاری بکاوە لەو هەفتەیە باگراوندی زانستی ئەو بوارە لە ڕوانگەی ژینگەییەوە بە تاکی کورد بگەێنێ بەوەی کە تێمان بگەێنێ کە بواری ژینگە و ژینگە دۆستی بوارێکی زۆر فراوانە و هەموو بڕیارێکی ژیان ئەگرێتەوە و دواتر مۆدێلی تاکە کەسی نیشانبا لە ناو کەسانی کە لە ناو گروپەکان و هەتا خەڵکی دی لە ناو کوردستانە کە شتێکی لە ژیانی خۆی گۆڕیوە باشتر کردووە بۆ بواری ژینگەیی و ئەمە بەکاربهێنێ بۆ کاریگەریکردن لەسەر خەڵک لە ڕێی سۆشیال میدیا و پاشتریش دەرکردنی بڕیار و فەرمان بۆ ئەوەی کە بواری ژینگە ببرێتە پێشەوە هەنگاوێک زیاتر و دواتر ئەمانە برانە پێشەوە زیاتر و زیاتر بەو شێوە دەستی پێکرد و لە ئێستایا هەڵمەتەکە کۆتایی پێهاتووە و کار لەسەر پلانی درێژخایەنەکەین. گرنگترینیانەوەیە کە ئێمە لە ڕۆژی 21 نوێە لەم ساڵە وەکو یەکەم کورد بەشداری لە لوتکەی جیهانی گۆڕانی کەشوهەواکەین لە نەتەوە یەکگرتوەکان و ئەمە دەستکەوتێکە کە نیشاندەریەوەیە کە ئەگەر بەجددی ئیش بکەی لە بوارێکە تۆ ئەتوانی لە ماوەیەکی کەمە و لە ماوەیەکی قیاسیە بتوانی لە هەنگاوی سەرەتاوە بگەی بە هەنگاوی کۆتایی لە ئیشەکاندا. دوای هەستکردن بە بەرپرسیارەتی بەرامبەر پاک و خاوێنی ژینگە و بوونی مەترسی لەسەر پیسبوونی ژینگە و لاوازی ئاستی هۆشیاری بەشێک لە خەڵکی بەرامبەر بە پاراستی ژینگە ئەو پزیشکە خۆبەخشانە بڕیار دەدەن لە چوارچێوەی کۆمەڵەیەکی ژینگە پارێزی بە ناوی ژینگە دۆستی خزمەت بە ژینگە بکەن تا ڕێگەی چەندین کار و چالاکیەوە. ئەو خۆبەخشانە خاشاک و پلاستیک کۆ دەکەنەوە. دوایی کۆکردنەوە دەست دەکەن بە جیاکردنەوەی ئەو خاشاک و پلاستیک و دەبەکانی ئاو. دواتر لە ڕێگەی چەندین کەسی دڵسۆز بە ماتۆرسکیل ئەو زبڵ و پلاستیکە دەبدرێت بۆ کارگەی ڕیسایکلین بۆ دووبارە بەکارهێنانەوەی ئەو خاشاکە. خاشاک ینی
ئەڵێن سەرمایە ینی خاشاک بەڕاستی سەرمایە و چەند باشێکی خاشاگەیە کە لە کوردستانە هەر پارە ئاکاتەوە گەر خاشاکەکەت بڕێکی هەبێ پارەکە پلاستیکە قوتوی ئەلەمنیۆمە کاغەزە کارتۆنە ئەمانە ئەتوانی تۆ لە ماڵەکەی خۆ دەگەر دەست پێ بکەیت جایکەیتەوە ئەمە پارەیەکە بۆ تۆ لەمە بەدەر ناوەندەکان چ ناوەندی حکومی چ ناوەندی ئەهلی خۆیان لە لای خۆیانەوە دەست پێ بکەن بە جاکردنەوەی خاشاک ئەمە ببێ بە سیمایەکی شارستانی و پێشکەوتن. من وەکو پزیشکێک کاتێ لە کارەکەمە کارێکی مرۆڤ دۆستانە ئەنجام ئەدەم و هەوڵی چارەسەرکردن و بەدەم و چوونی نەخۆشەکانم ئەەکەم هەر لە پەیامی پزیشکەکەشمەوە فێر بووم کە کە خۆپاراستن پێش چارەسەرکردن دێ ئەمەش هانیدام کە زیاتر بی لە ژینگە بکەمەوانێ و هەوڵ بەم کە ژینگەیەکی وەها کارێ بکەین کە ژینگەیە بڕەخسێنین کە پێویستی بە چارەسەرکردن نەبێت کە نەبێتە هۆکاری نەخۆشی بۆ دانیشتوانی شارەکە و هەموو کوردستان بەگشتی و بەڵکو خۆی ژینگەکە لەبار بێ کە مرۆڤ و تاکی تەندروست پەیدا بکە. ئەوانە دەست لە ناودەست هەوڵی پاکڕاگرتنی ژینگەی وڵات دەدەن چونکە بەشداریکردنی هەر تاکێک لە پاکڕاگرتنی ژینگە زامنی مانەوەی ژیانە. پێش هەموو شتێ خودی ئەو کاری ئەنجامین ئامانجی کارەکەمان ئەوەیە کە تۆ لە کاتی ئەنجامدانی کارێکی خۆبەخشیە کاتیان هەنگاوێکی پۆزتیڤە خۆت هەستێکی باشترت هەیە ژیانێکی دروستترت هەیە و لەولاوە بۆ کەسەکانی کەسە نزیکەکانی خۆت بۆ ئەمڕۆ ئایندەی خۆت ژیانێکی باشتر دروستەکەی تۆ ئێمە هەمومان ئێستا لە نەخۆشی دەترسین لە کانسەر دەترسین لەو نەخۆشیانی دەترسین بەڵام کاتێک ڕەفتارەکەی خۆمان پێچەوانەی ئەو شتە بێت کە ئەمانەوێت ئەو کاتە هیچمان نەکردو بە هیچ با ئێمە هەر یەکێک لە لای خۆیەوە بەردێک بخاتە سەر بەردێک ژینگەی کوردستان پاکتر بێتەوە ژیانی ئێمە پاکتر بێتەوە چونکە ژینگە شتێکی نییە دوور بێت لە ئێمە ژینگە ڕاستەوخۆ بە خۆمانەوە بەسراوەتەوە ینی هەر بڕیارێک کە ڕۆژانە من و تۆ ئەیین لە ژیانمانە ڕاستەوخۆ علاقەی بە ژیانمانەوە هەیە بە تەندروستی ئەمڕۆمانەوەی بە تەندروستی خۆمان و منداڵەکانمان هەیە لەمڕۆ ئایندێ. ئەم گەنجانە کە بە ناوی ژینگە دۆستیەوە کردووە شتێ باشیان کردووە خەڵک ئێستا ئێمە لە چاو جارانە تەلەفۆنمان بووەکەن موات کۆکەنەوە بەڵام ئەو لایلۆنەی کۆیەکەنەوە زۆری پیسی لەگەڵە یان ئەگەر باش پاچیکەنەوە یا تڵپەچایە شتێکە لەگەڵ ئەو لایلۆنە تێکەڵی نەکەن شتێ باشەکەن ئەمەی ژینگە دۆستیژە و گروپە بە ناوی ژینگە دۆستیەوە کردووە شتێ زۆر باشە ینی خەڵک وەک جار تا ئێستا کە ئینێرن بۆ زوڵەکەش لایلۆنەکە زۆری جیا کراوەتەوە پاکترە لەوەی جارات بە خۆبەخشی بەیەکەوە کارمان کردووە بۆ ئەوەی ژینگەیەکی پاکتر لە کوردستانە فەرهەم بێنین چەند کارێکمان کردووە من وەکو خۆم کاری سۆشیال میدیایم کردووە. ئەو گەنجانە بەشێکیان پزیشکن و لە نەخۆشخانەکانی شاری سلێمانی و دەوروبەری خزمەتی تەندروستی پێشکەش دەکەن بەشێکیان ئەندازیاری کوشت و کاڵین لە ڕێگەی ئەو بەهرە و شارەزایی هەیەە دانەوێت ببن بەمای خێر و سەلامەتی بۆ ژینگە. ئەو خۆبەخشانە دابش دەبن بەسەر چەند گرروپێک بۆ ئەوەی بتوانن لە ماوەیەکی کەم زۆرترین سوود بگێنن بە دەوروبەر لە بەرامبەر ئەو پلان و بەرنامەی هەیەە کە ئەنجامی دەدەن بۆ سەلامەتی ژینگە. ئەم
ئەمڕۆکو خۆبەخشێک لەگەڵ ڕێکخراوی ژینگە دۆستی هەستین بە دابشکردنی چەند نەمامێک بەسەر ماڵەکانە ئاماژمان زیاترکردنی ڕێژەی سەوزایی بوو هەڵبەتەوە کوپزیشکێک ڕۆژانە چەندی نەخۆش ڕوومان تێئەکا لە نەخۆشخانەکانە زۆربەیان کێشەی خەمۆکیان هەیە ئێمە وەکو پزیشکان ڕێنمایی هاوڵاتیانەکەین وەکو لە جیهانی گشتیشە ئەم ڕێنمای بە نەخۆشەکان دەدرێت کە ڕێژەی سەوزایی لە ماڵەکانیان نازیا بکەن ماوەیە کە لەگەڵ گروپی ژینگە دۆستیە خەریکی هەڵمەتی چاندنی نەمام و بڵاوکردنەوەی بیرۆکەی سەوزکردنی شارین بە چ ڕێگەیەک و چۆن لەسەر خەڵک بە کەمترین نرخ و بە کەمترین ماوە بتوانین زۆرترین سەوزایی بڵاو بکەینەوە. هەروەها یەکێک لە کارەکانیان بەخشینی دار و درەخت و نەمامە لە ڕێگەی بەخشین و دابەشکردنیان لە کوچە و کۆڵانەکانی شار و ماڵ بە ماڵ تا هەموو شار سەوز پۆش بکەن و ژینگەیەکی تەندروست بنیاد بنێن. دەستخۆشیێکی زۆر لەم کۆمەڵە گەنجە ئەەکەم کە خۆبەخشانە شانیان ناوەتە بەر کارێکە چەندین ساڵە خەڵک بەهەڵا لەسەری ڕاهاتووە لە وڵاتی ئێمە ئەوی جێبەجێکردنی کۆمەڵی ڕێشوێنی ژینگەییە کە ئێستا بۆتە خەمی هەموو خەڵک لەسەر ئاستی دنیا و لەسەر ئاستی وڵاتان و لەسەر ئاستی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بە تایبەتی ڕێکخراوە ژینگەییەکان ئەم کۆمەڵە گەنجەش لە کوردستانی ئێمەیە خۆبەخشانە شانیان ناوەتە بەر ئەم خەمە گەورەیە ئەیانەوێ هەم لە ڕووی وشارکردنەوە هەم لە ڕووی پراکتیکیشەوە ئەو ڕێوشوێنە ژینگەیانەی کە پێویستن بۆ وڵاتەکەمان بۆ پارێزگاریکردن لە ژینگەی وڵاتەکەمان جێبەجێ بکەین یعنی ئینسان کە سەیری ئەم کۆمەڵە گەنجە خۆبەخشە ئەکا ئەوەنەی تر حەماسی ئیشکردنی لا دروست ئەبێت بۆ ئەوەی باشتر بتوانێت ئەرکەکانی سەرشانی خۆی جێبەجێ بکات ئەوەی لە توانایەتی زیاتر بۆ خزمەتکردنی وڵاتەکەی بۆ خزمەتکردنی میلەتەکەی بیخاتەگەڕ. ژینگە زۆر فراوانە ئەوە یەکێک لەو بوارە گرنگانی کە ئیگرێتەوە هاتوچۆیە وزەی پاکە سەوزاییە لە بواری هاتوچۆیە ئێمە زۆرمان تەرکیز کردوێتەوە کارمان لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان کردو بۆ جەختکردنەوە لەسەر پابلیک ترانسپۆرت با بڵێن هاتوچۆی گشتی و هەندێک ڕێنمایی کە خەڵک خۆی لە کاتی بەکارهێنانی ئۆتۆمبیلە پێویستە ئەنجامی بە بۆی ژینگە دۆستتر بێ و لەوە گرنگتر بریتیە لەوەی کە ئێمە شارەکانمان ببن بە شاری پاسکیل دۆست واتە ڕێگەی پاسکیلیان تیاجا بکرێتەوە وەکو هاندانێک بۆ خەڵک کە پاسکیل بەکاربهێنێ و ئەم هەنگاوە سەرەتا لە سنێمانی دەستی پێکرد ئێمە بە هەمانگی لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانەوە لە دواترا بە کاری خۆبەخشی خۆمان لەسەر تێچووی خۆمان دەستمان کرد بۆ ئەوەی ببێ بە پێشەنگێک لە بوارەکەیەوە ئەو ڕچەیە بشکێنرێ جادەی پاسکیل جیا بکەینەوە ئەگەر پێرفێکتیش نەبێت دەست پێ بکەین ئەم هەنگاوە بڕاتە پێشەوە لە ئێستای قۆناغ یەکەمی تەواو بووە لە قۆناغەکانی دیکەیمان دەست پێ کردووە و تەنانەت لە هەولێریش ئەم شتە بەجددی لەلایەن هاوڕەکانمانەوە دەستی پێکراوە بە ئومێدی ئەوەی کاش ینی ئەم بوارەوە هەر بوارە بەدیلەکان لە کوردستانە هێندە بێنە پێشەوە کە وەکو وڵاتانی دەرەوە ینی هاتوچۆمان پاکتر بێ خۆی بابەتی سەوزایی شتێکە هەر هەمومان بە خەمیەوەین بەڵام هەوڵێکی زۆر با بڵین هینی ئەوێ هەوڵێکی زۆر سیستماتیکی ئەوێ بەوەی کە لە کوردستانە نەمام چاندن ئاسانە بیت نەمان کۆمەڵێک نەمام چێنی بەڵام موشکە بێت چونکە جەوەکەی دەگەن لەبار نەبێ ئێمە کارمان لەسەرەوە کردو کە هەر کەسێک هەر تاکێک لە لای خۆیەوە هەوڵ با زۆرترین ڕێژەی سەوزایی هەبێ ئەمەش بەوە بێت لە ماڵەکەیە ئەگەر باخێکی بچووکیشی هەیە بتوانێت باخی ستونی هەبێ ڕێژەی سەوزایی زیاد بکات تەنانەت بۆ ئێمە هەستین بە بەخشینی چەندین نەمام
ینی شتێکی ڕەمزی بوو بەڵام هەنگاوێک بوو بۆ ئەوەی هاندەر بێ بۆ خەڵک کە ئەو نەمامانەی کە زۆرترین ڕێژەی سەوزایی لە ماڵا بەرهەمەهێنن وەکو نەمامانی کە بە دیوارە ڕۆچن ئەوانە لە بکردمانە هەدیە بۆ خەڵک و بەتەماین ئەم شتە لە ئاستی گەورەترا بکەین بە تایبەت لە وەرزەکانی چاندنە بە پرۆژەی درێژخایانمان هەیە بۆ چاندنی ملیۆنی لە کوردستانە کە ئەما بێت لە وەرزی خۆیان بکرێ بە شێوەیەکی زۆر حساب بۆ کرا و ئەنجام بدرێ بۆ ئەوەی بتوانین پرۆژەکە سەرکەوتوو بێ نەکەر تەنها چاندن بێت و دوای ئەوە بە دوایە چوونی نەبێت. کاری خۆبەخشی لەژێر چەتری ئەو ناونیشانەیە کە تۆ کارێک ئەەکەی بێ هەبوونی هیچ ئامانجێکی مادی یاوە خۆت شوهرەت بەڵکو تۆ ئەو کارە ئەەکەی لە پێناو ئەو خەمەی کە هەیە ئەو کێشانی هەیە و هەڵی چارەسەرکردنیان ئەدەی وەکو خۆبەخشیش ئەو کاتانەی کە هەم بووە بۆ ئەوەی بۆ خۆم بەسەری بەرم لە خۆشیە هەوڵم یاوە بەسەری بەرم لەو بابەتانی کە پێویستیان بە چارەسەرکردنە. وەکو ناونیشانی بەرنامەکەش کە ناوی سەربازی وونە حەز ئەەکەم وەکو ئێمە کە قسەمان کرد تەنها ئێمە نەبینرین هەموو ئەو هێزە و هەموو ئەو ئەندامانی لە پشتی ئەم ناوی ژینگە دۆستی و ئیشیان کردووە بە ئەرکوماندووبوونی خۆیان بزانن لەو ڕێگەیشە کۆمەڵی کەسانی تریش هەن کە زۆر ماندوونە ناسانە ئیش ئەکەن هەر لەو بۆ نمونە لە کارگەی ڕیسایکلینەکەەوە بگرێت لە لایانی پەیوەندیدارەوە بگرێت لەو ماتۆڕۆ بیگرێت کە پلاستیکەکە ئەباتەوە بۆ جێگاکەی خۆی هەمویان بۆ خۆیان سەربازێکی ونن. زۆربەی ئەو کەسانی کە لەم گروپەیە خۆبەخشانە کارەکەن هەموو کاری خۆیانیان هەیە زۆرێکمان پزیشکین کە سەرباری کارەکەی خۆمان وەکو هەستکردنێک بە مەسئولیت وەکەوەی کە تۆ پزیشکی زۆرترین حاڵەتی بەرکەوتنی نێگەتیڤی ژینگەیی ئەبینی هەستاوین بەم کارە بەدەر لە کاری خۆمان ینی زۆرێکمان بەیانیان داوامی خستەخانەکە و دوای نیوەڕوان دێت کاری خۆبەخشیەکە بۆ ژینگە بە خااتری ئەوە کە ئەم هاواری ژینگە لە ئێستاە هێندە هاوارێکی بە کوڵە کە بەڕاستی ئەگەر هەر کەسێک لە لای خۆیەوە دەست نەخاتە ژێرباری و هەر کەسێک لە لای خۆیەوە بەدەنگیەوەنێت بە دڵنیاییەوە خۆی بەرکەوتی یەکەمە بێ ینی خۆی زەرمەندی یەکەمە بێت دواتر منداڵەکەی هەر لە ژیانی سایکۆلۆژی خۆیان تا ئەوەی کە ڕۆژێک لە ڕۆژان تووشی شێرپەنجەیەکە تووشی چەندین نەخۆشی دیکەی ئەەکە بۆیە وەکو پزیشکێک زۆر بە جددی هەست بە گرنگی ئەم کاراکەین و زۆر داوای جددیمان هەیە لە هەر کەسێک لە پزیشکانی دیکەوە بۆ خەڵکی زۆر ئاسایی کە زۆر بە جددی بێنە ئەم پێشەوە لەم بابەتە ئەمە بابەتی هەموو کەسێکە یەک کەس ناتوانێت بڵێ ئەمە بابەتی من نیە خۆی بەستەنیا دابنیشە بۆیە داواکارین کە ئەمە بێتە باوەتی هەمووان. ئەو گەنجانە بە سەدا خولو سیمینار و هەڵمەتی هۆشیاریان ئەنجامداوە لە سەرجەم شوێنە گشتیەکان و شەقام و ناوەندەکان و کردنەوەی خول لە ڕێکی بڵاوکراوی هۆشیاری کە تایبەتە بۆ چۆنێتی پاراستنی ژینگە و چۆن ببین بە دۆستی ژینگە. ئێمە هەمومان ئەگەڕین لە ناو سروشتە ئاگەڕین و کاتێک ڕۆیتە دوورترین شوێنەکانی سروشتی ئەم کوردستانە دەبینی کە پڕە لە پلاستیکی فرێدرا و لە ماوادی خاشاکی فرێدرا ئەوە تەنها یەک کەس فریداوە ینی هەر کەسێک کە ئەڕاتەوە یەک پارچە لەگەڵ خۆی مەسئولیتێکە لەوێ لە کۆڵی خۆی کاتەوە بەڵام دواتر ئەمە ئەگەر هەمومان وا بکەین لە ماوەی چەند ساڵێکی داهاتووە ینی ژینگەی کوردستان ئەتەپێ ئێمە کاتێک خۆمانە ڕۆی نەگەڕان لەوێ وەکو هەستێکی مەسئولیت وەکو دۆستایەتێک لەگەڵ ئەو سروشتە ناتوانانی بەبێ دەستی خاڵی بگەڕیتەوە لەگەڵ خۆت کۆمەڵێک پلاسی گەێنیتەوە بەڵام هەمیشەمان ئێمە بڵێنەوە کە کاکە ئیشی ئێمەوە نییە خەڵکی نەبانایەوە نییە کە تۆ بڕۆ لە ماڵەوە پاڵ بەرەوە کەسانێک دێن بۆت پاڵەکەنەوە ئەبێ هەمومان فێر بین کە خاشاک پلاستیک شتێک کە تۆ یەک جارجێڵی سەدان ساڵ ئەمێنێتەوە ئێمە ڕۆین کۆیەکەینەوە هیوادارین کە هەر کەس کە لەگەڵ خۆی ئەڕاتە دەرەوە ئەچێتە شوێنە گەشتیاریەکان علاگەیەکیش بێ لەگەڵ خۆی بهێنێتەوە ئەوەی خۆی بهێنێتەوە بۆ ئەوەی ئەم شتە بگەڕێتەوە دواوە ینی لەبری ئەوەی خاشاک زۆرتر ببێ کەمتر بێتەوە بەڵام تکامان لە خەڵکە داوامان لە خەڵکە ئێمە بێ فێری ئەمە بین منداڵەکانمان فێری ئەوە بکەین کە ژینگەیان خۆش بوێ ژیانی خۆیان وەکو ژیانی خۆیان وەکو بەشێک لە خۆیان تەماشای ژینگە بکەن ئەمە پەیامی ئێمەیە. بۆ چاندنی نەمامەکوتم ئێمە پلانێکی زۆر تۆکمەی درێژخایانمان هەیە کە بتوانین چاندنی ملیۆنی ئەنجام بین لە کوردستان بە تایبەت بەهێنانی فەند لە دەرەوە چونکە ئیشی ژینگە دۆستی زۆر تەرکیزەکەینەوە لەوەی کە دەرەوە و ناوە پێکەوە گرێبینەوە بەڵام قسەکە ئەوەیە کە لە خەڵک لە لای خۆیەوە هەمووی فێرکەین کە نەمان بچێنێ بۆ ئەمە ئێمە هاتین
50 نەمامی چنگە پشیلەمان کرد بە دیاری بۆی خەڵک بکووە هاندانێک بێ بۆی و لە وەرزی بەهارا بە تەماین بە قەڵەم بڕێکی زۆر ببەخشینەوە کە خەڵک هەرکەس لە لای خۆی هەرکەس کە لە لای خۆی ماڵەکەی خۆیەوە دەست پێ بکات چونکە تۆ لە ماڵەکەی خۆتە ئەگەر نەمان بچێنی ئەگەر سەوزاییت زۆر بێ ئەمە پێویستی بە ئاودانێکی زۆر نیە ینی خزمەتێکی زۆری نایەکۆی لە چیاکان بێ ئەمە بۆ ئەمە پێشبڕکەیەکمان ڕاگەیان پێشبڕکەی سەوزترین ماڵی کوردستان کە ئەو ماڵی تایە خەڵاتەکەین کە زۆرترین ڕێژەی سەوزایی هەیە بە ژێرەی ئاستی ماڵەکەی ئەمانە هەموو بۆ ئەوەی هاندان بێ بۆ خەڵک و سوۆسیال میدیایەکی زۆر بە قەوەتمان هەیە کە تایە ئەو شتانی کە کەسێک ئەگەر لە شوێنێکی کوردستان نەمامێکی چاند بێ هێنینە پێشەوە خاتریەوە بێ بە هاندان بۆ خەڵک و دڵنیان کە کاریگەری زۆر گەورەی هەیە کارەکانی خۆمان ئێمە لە چوارچەوەی هەڵمەتەکەیە لە 10 هەفتەیە کورت کردەوە ینی دیاری کرد بابەتەکەەوە بووکە هەر هەفتەیەک لەسەر بابەتێکی ژینگەیی قسە بکەین و وشیاری بین مۆدلی ئیش بین بۆ نمونە بابەتی جلوبەرگ و ژینگە لای ئێمە مەطرح نییە ینی بابەتی خۆراک و ژینگە مەطرح نییە ئەمانە بێنینە بەرباز بابەتی وزەی پاک ئێستا ئێمە مەسەرەن کار لەسەرەوەکەین پرۆپۆزەڵ بین کە داومانە بە پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی وزەی جێگرەوە وزە پاکەکان بکرێنە جێگرەوەی وزەی ئەوەی کە ئێستا هەیە تەنانەت حەدیەقەل لە ماڵەکانە خەڵک لە لای خۆی فێرکەین کە لە بریەوەی مۆلیدەی هەیە وزەی پاکی هەبێ لە سەربانەکەی خۆی وزەی خۆر بەکاربهێنێ ئەمە هەموواکە ینی قسەکە ئەوەی هەرکەس لە لای خۆیەوە شتێک بکە لەم بابەتە حکوومەت پێویستە کە باج لەسەر با بڵێن مەوادە ژینگە دۆستانەکان ئەوانەی کە هاوڕێی ژینگەن کەم بکاتەوە کە ئێمە بەجددیشمان لەسەر کردوە چ لە بواری با بڵێن ئەو شتانەی لە بواری کاغەزا بێ لە بواری وزەی پاکا بێ لە بواری سیارەی کارەباییە بێ و لەولاوە باش لەسەر ئەو شتانە زیاب بکە کە زیانیان بۆ ژینگە هەیە وەکو نایلۆن وەکو دەبەی ئاو ئێمە پاڵپشتی ئەم جۆرە ئیشانە ئەەکەین و هاوکار و پشتیوانی ئەم جۆرە پرۆژانێ یەک پاڵپشتێکی گەورن بۆ ئیشەکانی ئێمە پاڵپشتێکی گەورم بۆ جێبەجێکردنی ئەرکەکانی ئێمەوە لە نتیجەشە ئەم ئیشانە ئەبێ بە هەمومان جێبەجێ بکرێت بە حکوومەت بە ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی بە هاوکاری هەموو خەڵک چکە هەموم ئیشانە بە تیمەکرێت تیمەکەش لە هەموو لایەکمانەوە پێگێت و ئێمە دەستخۆشێکی زۆر لە هەموو ئەو کەسانەکەن کە کاری خۆبەخشی ئەەکەن و ئێمە بە هەموو شێوەیەک پشتیوانیانەکەین و پشگیری لە کارەکانیانەکەین بە ئومێدی ئەوەی نمونەی ئەم جۆرە کەسانە زۆر بێت لە ناو کۆمەلگاکەمانە چەنە نمونەی ئەمانە زۆر بێت بێگومان ئەرکەکانی حکوومەت ئاسانتر جێبەجێ بێت لە وڵات هەیە و بەیەکەوە باشتر ئەتوانین خزمەتی وڵاتەکەمان. بۆ جارێکی تر کەناڵ کوردستان 24 شەرەفێکی گەوریان پێبەخشین بۆ ئەوەی بەشداری بکەین لە پێدانی خەڵات بە کۆمەڵە گەنج و کۆمەڵە نمونەی جوانی شارەکەمان کە خۆبەخشانە کار ئەکەن بۆ پارێزگاریکردن لە ژینگە و لایانی تەندروستی هاوڵاتیان لە وڵاتەکەمانە بە ئومێدی ئەوەی کە ئەم خەڵاتەش ببێتە هاندەرێکی زیاتر بۆ بەردەوامی ئەوان و بۆ زیاتر خزمەتکردن بە وڵاتەکەمە کە بێگومان لە نەتیجەشە ئەمە ئەبێتە پاڵپشتێکی گەورە بۆ جێبەجێکردنی ئەرکەکانی ئێمە بۆ باشتر جێبەجێکردنی ئەرکەکانی حکوومەت لە وڵاتەکەمانە جارێکی تر پیرۆزباییەکی زۆریان ئاڕاستە ئەەکەین بە ئومێدی سەرکەوتنی زیاتر.